سڵاوتان لەبێ ئەم کاتە هەموو کاتێکتان باش ئازیزان و خۆشەویستانی کورسات و بەرنامەی کورسات مەگەزین. ئێمە ئەمڕۆ لە شوێنێکین کە بوون و بەرامەی هونەر و داهێنانی لێیەت. ئەمڕۆ دەرگاکان بەڕووی جیهانێکی نوێدا ئاکرێنەوە. ئەمڕۆ لێرە مۆبایلەکان تەنیا ئامرازێک نین بۆ پەیوەندیکردن، بەڵکو ئەبنە ئامرازێک بۆ گێڕانەوەی چیرۆکەکانی ئێمە. ئەمڕۆ دووەم خولی فیستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل دەست بە نمایشکردنی فیلمەکانی ئەکات کە دامەزراوەی ڤیم بە هاوکاری و بە پاڵپشتی دەستگای میدیای کورسات و هەروەها سیتی سینەما نمایشکردنی فیلمەکان دەست پێ دەکەن و خولی دووەمی فیستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل دەست پێ دەکات. بۆ ئەوەی زانیاری زیاتر وەربگرین لەسەر خولی دووەمی فیستیڤاڵەکە و گرنگی فیستیڤاڵەکە و جیاوازی خولی دووەمی ئەم فیستیڤاڵە گرنگە لەگەڵ خولی یەکەمی فیستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل میوانداری چەند کەسایەتێکمان کردووە، میوانداری چەند سینەماکار و بەڕێوبەر و تەبێژی فیستیڤاڵەکەمان کردووە تا زانیاری زیاترمان بنێ لەسەر فیستیڤاڵەکە کە ئەمڕۆ دەست بە نمایشکردنی فیلمەکانەکات و بۆ ماوەی 2 ڕۆژ فیلمەکان بەردەوامی ئەبێت و نمایشی فیلمەکان بەردەوامی ئەبێت کە 15 فیلم لە ڕکابەری بەهێزدا بن بۆ بردنەوەی خەڵاتەکان. میوانی یەکەمم میوانداری زۆر بەڕێز شادمان محەممەدم کردووە کە بەڕێزیان وتەبێژی خولی دووەمی فیستیڤاڵی فیلمی کوردی مۆبایلن. کاک شادمان فەرموو. کاک شادمان سڵاوت لێبێ و زۆر بەخێر بێیت. پیرۆزبایی دەستپێکردنی یەکەم ڕۆژی نمایشەکانی فیلمەکەتان لێکەین وەکو خولی دووەمی فیستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل. زۆر سپاس بۆ بەڕێستان بە تایبەتی بۆ کەناڵی کورسات کە ئەرکی سپۆنسەری میدیایی گرتووەتە ئەستۆ بە خۆشحاڵیەوە. بۆیە خۆمان بە خۆشحاڵە زانین کە بتوانین ئەمڕۆ ڕۆژ یەکەم بە شێوازێکی سەرکەوتوانە بەڕێوە بچێ و ڕۆژی دووەمیش بە هەماشەوە. ئێمەش زۆر خۆشحاڵ بووین. خولی یەکەم بۆ فیستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل تاقیکردنەوەیکی سەخت بوو. ئەکرێت بڵین ئەمە هەنگاوێکی نوێیە، هەنگاوێکی دیکەیە بۆ ئەوەی کە فیستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل بە دامەزراوەی تر بکرێت. بەڵێ بەڕێز زانی کاتێکە فیستیڤاڵێک ڕاگەێنی لە خولی یەکەمە تۆ دواتر دەرەنجامەکان وەرەگریتەوە. کاتێ دامەزراوی ڤیم دەرەنجامەکانی وەرگردەوە بۆی دەرکەوت کە زۆر گرنگە بایەخی زیاتر بەم فیستیڤاڵە با و خولەکانی تریش درێژە پێ بدا. وەکە بینین ئێستا ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە لە خولی دووەمی فیستیڤاڵی فیلمی کوردی مۆبایلین و ئارەزووشەکەین خولی سێم و بەرەو ژووریش بەڕێوە ببین. ئێمەشی وادارین لە فیستیڤاڵەکەیە ئەمڕۆکە دەست بە چالاکیەکانی کات کاتی دەستپێکردنی چالاکیەکان و نمایشکردنی فیلمەکان کەیە. ئەمڕۆ چەند فیلم نمایشەکرێن و سبەینێ چالاکیەکان چییە؟ بەڵێ لە ڕۆژ یەکەمە 7 فیلم نمایشەکرێت، لە ڕۆژی دووەمیشە 8 فیلم، چکە کۆی گشتی فیلمە بەشداربووەکان بۆ ڕکابەری و بردنەوەی خەڵاتەکان 15 فیلمە. بەڵام لە ڕۆژی دووەمە ئەوەی کە زۆر گرنگە پێش پێش ئەوەی کە فیلمەکان نمایشکرێ و ئەنجامەکان ڕابگەێنرێت لە کاتژمێر 3 پاشنیوەڕۆ هەر بە سپۆنسەری میدیایی بەڕێستان کەناڵی کورسات پانێڵێک بەڕێوەچێت، پانێڵێک لە بەناونیشانی دروستکردنی فیلم بە مۆبایل هونەرێک لە دەستی هەمووانە بە ئامادەبوونی چەند پانێلیستێک کە هەر کامێکیان ڕوونکردنەوەی زیاتر لەسەر گرنگی دروستکردنی فیلم بە مۆبایل و دەرئەنجامەکانی چییە. ئەوانەش بە ئامادەبوونی یەکێک لە ئەندامانی لیژنەی دادوەری و لیژنەی هەڵبژاردننی فیلم و بەڕێوەبەری پرۆگرام و منی ژۆک و وتەبێشی فیستیڤاڵ. ینی ئەمە بۆچی باسەکەم گرنگجێکی لەوایە کە ڕۆژی دووەم ئەو فیلم سازانەی ئەو دەرهێنەرانەی کە فیلمیان ناردووە بۆ فیستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل کە زیاتر لە 196 بۆ 200 فیلم بووە لە قۆناغی یەکەمە کە فیلمەکان هەڵبژێراو بووی لەوێ گویان لەو زانیاریانە بێت، گویان لەو یاسا و ڕێسایانە بێت، ئایا کە فیلمێکی دروست کردووە بۆچی وەرگیراوە بۆچی وەرنەگیراوە. هەموو ئەوانە ینی وەڵامەکانی لەوێ وەرئەگرێتەوە و ئەکرێت ینی ڕوونکردنەوەیەکی زۆر باش بێت بۆ ئەو بەڕێزانەی کە بیانێت لە خولەکانی داهاتووی شافلین بنێرێت. ڕکابەرەکان زۆر بەهێزن لە نێوان 15 فیلمە. ئەکرێت بڵین ئەم پانێڵەی سبەینێ ئەبێتە وەڵامێکیش بۆ ئەو کەسانەی کە بەشداریان کردووە فیلمەکانیان بەشداری کردووە بەڵام ڕەنگە خەڵات بەدەست نەهێنن یان خەڵاتێکی کەمتر لە فیلمی ڕکابەریان بەدەست بێنە. لە ڕاستیە خۆی بردنەوەی خەڵات شتێکی زۆر خۆشە بۆ هەموو سینەماکارێک، بۆ کەسێک بە تایبەتی یەکەم جاری بێ ئەگەر فیلمێکی بە مۆبایل دروست کردبێت هاتبێتە ناو ڕکابەرەکان و خەڵات باتەوە دەستکەوتێکی زۆر باشە لەبەرەوەی کە هەنگاوێکی گرنگی بۆ دانێ بۆ داهاتوو بتوانێت بە فیلمسازێکی بە ئەزمونتر پیشەگەرتر. گرنگی ئەم فیستیڤاڵە لەوایە کە
ئەو گەنجەی کە بە مۆبایلەکەی دەستی فیلمێکی دروست کردووە ڕەنگە چانس و هەلێکی گەورەی بۆ بەرەخسێ لە داهاتوە لەسەر ستەیج و لەسەر لە نێو هۆڵەکانی سینەما جیهانەکانی ترا خۆی ببینێتەوە بۆیە هەنگاوی یەکەمی دەستپێکردنی دروستکردنی فیلم لەلایەن هەر سینەماکارێکەوە واگەر گەنجیش بێ وەتەنانە ئەگەر ئەزموندار بێ بەلایەن شتێکی زۆر گرنگە و دامەزراوی منش ئامانجی سەرەکی ئەوەیە کە برەو بەتوانای گەنج بە برەو بە بەهرەی ئەم گەنجانە بات ژینگەیەکی لەباریان بۆ بڕەخسێنێ تاوەکو لە ڕێی دروستکردنی فیلم بە مۆبایلەوە بە بودجەیەکی کەم بە تێچوویەکی کەم بە ستافی کەم بە تەکنیکی تا ڕادێک نزمتر لە تەکنیکی بەرزی سینەماییە فیلمە دروستکە هەموو ئەمانە کاریگەری زۆر ئەرێنی لەسەر ئەوە بێ کە تۆ بتانی هەلێکە بۆ بەڕەخسێ و لە داهاتوە ببێ بە فیلمسازێکی پیشەگەر. کاک شادمان فیستیڤالەکە لە خولی دووەما پەیامێکی گرنگی هەڵگرتووە بە تایبەت بۆ گەنجان و بە تایبەتتر بۆ گەنجانی بەشداربوو لە فیستیڤالەکەیە. لە ڕاستیە شتێک لەوانن کە زۆر خۆشە مەسەرەن ساڵی پار فیلمیمان لی خەڵاتی ڤیمیدیای بردەوە ئەم ساڵ ئەو دەرێنەرە فیلمێکی تری دروست کرد لەسەر ئەرک و بودجەی دامەزراوی فیلم لەبەرەوەی کە یەکێک لە مەرجەکانی بردنەوەی خەڵاتی ڤیمیدیاوەیە کە دامەزراوی فیلم ئەرکی فیلمێکی بگرێتە ئاسۆ ئەو فیلمە دروستکراوە و نمایی شەکرێ ئەمە دیسانەوە ئەم ساڵیش ئەم هاندان و تەشویقە دروستەکە لەلای ئەو گەنجە ئەگەر ببێ بە براوی ئەو خەڵاتە ئەویش ئەبێ فیلمێکی بۆ بەرهەم بهێنێت کەواتە تۆی چیەکەی دیەی لێرەیە ئەو گەنجە خستە سەر پێی خۆی ئەگەر ئەو ینی باوەڕێکی جاری وایە کەسێک یەکەم جاری بۆ فیلمە دروستکە توانێت و بخاتە ناو ڕکابارێکانەوە ینی ئەمە ئەو خاڵ ئەرێنیانەیە کە من بۆ بەڕێستم باس کرد و لە داهاتووشە لە داهاتوویکی دووری شابێت ئێمە ئەنجامەکانی ئەبینینەوە ڕەنگە زۆربەی ئەمانە کە تەمەنیان بەرەو سەرروترە چێت بە تایبەتی ئەگەر درێژە بە کارەکانی خۆیان بە پیشەکەی خۆیان بن ئێمە بڕوامان وایە بتوانن دەرهێنەری باش دروستکەن و خزمەت بە سینەمای کوردی بگەن و چیرۆکە کوردیەکان بەڕاستی بگەێنن بە دەروی وڵات و ئەو ئێمە باسیەوە ناکەین بڵین چیرۆکانی هەر نەهامەتی و دەردەسەری ئەوانە بێت ئەو بەشێکە تۆ لایەنی کللتوری لایەنی ناسنامە لایەنی مێژووی نەتەوەکەت زۆر گرنگە لە سینەمای نیشانی بی نیشانی جیهانی بێ ئەمە شتێکی گرنگە بەڵام خۆتزانی ژانری فیلم چیرۆکی فیلم ژانری جیاواز لە خۆگرێ ئەکرێ پەروەردەیی بێ ئەکرێ کۆمەڵایەتی بێ ئەکرێ خێزانی بگرێت ئاسۆ ینی بۆیە سینەما جیهانێکی فراوانە ئێمە ئەمانەوێ لە ڕێ ئەم فیستیڤالەوە هەمومان ببین بەشێک لەو جیهانە فراوانە. کاک شادمان بۆ ئەم خولەی فیستیڤالەکە هەنگاوی نوێ هەنگاوی باشتر و جیاوازتر و بەشداریکردنی زیاتری گەنجان و سینەماکاران ئەبینین لە چاو خولی یەکەمی فیستیڤالەکەیە بێگومان تەنانەت هەر لە ناردنی فیلمەکانەوە ساڵی پار فیلم کە بۆمان هاتوو ئەم ساڵ زیاتر هاتووە ئەم ساڵ ئاستی فیلمەکان بەرزتر بوونەتەوە هەموو ئەوانە باوەڕکە کاریگەری زۆر باشان هەبووە و من دڵنیاشم لە خولی سێما ینی گۆڕانکاری زۆر گرنگتر بێت چونکە دامەزراوی بیم لەبیرمان نەچێت بە تەنها فیستیڤالەکە نییە و فیلمانیان نمای شەکرێ ینی لەوە و پێش کۆمەڵێک خول و کۆمەڵێک ینی کۆمەڵێک خولەکاتەوە بۆ یارمەتیدانی زیاتری ئەو ئەکتەرە ئەو دەرهێنەریا ئەو کەسی کەیشی مایکەبەکە بانمونە خولی مایکەبی سینەمایمان کردوەوە بۆی ئەگەر کەسێک ویستی لە یەکێک لە فیلمەکانە بەشداریکە بتوانێت بە شێوازێکی پرۆفیشناڵ ئیشکا یا بۆ نمونە ئەم ساڵ خولی بەرهەمهێنانی فیلمان بە مۆبایل کە نزیکەی 200 کەس فۆرمی پڕکردەوە 50 کەس وەکو فێرخواست بەشداریان تیا کردووە ینی وەکو فێرخواست کە بێت فێری ئەو بێت چۆن فیلم بە مۆبایل دروستکە ینی هەنگاوەکان زۆر باش نراون ئێمە هیوامان وایە ئاواتمان ئەوەیە کە ئەمە درێژەی هەبێ و دامەزراوی بین بەڵێنی ئەوایە کە درێژە بەم ئەنجامدانی ئەم فیستیڤالە بات. باش کاک شادمان تێمای سەرەکی فیلمە بەشداربووەکان بەگشتی چییە؟ ئەفوو تێمای سەرەکی فیلمە بەشداربووەکان بەگشتی چییە؟ چی ئەبینین لە دوو ڕۆژی نمایشکردنی فیلمەکانە لە خولی دووەمی فیستیڤالەکەیە؟ کاتێک کە تۆ سەی فیلمەکانەکەی هەر دەرهێنەرێک چیرۆکێکی هەڵبژاردووە ئەوەی کە زۆر مای خۆشحاڵیە هەنێک لە چیرۆکەکان بەرەو نەتەوەی بوون و بەرەو کوردبوون و بەرەو خاچی بوون ڕۆشتووە ینی کەسەکان هاتوون چیرۆکەکانی ناو کۆمەڵگا چیرۆکەکانی ناو کوردیان دیسانەوە جێڕاوەتەوە تاوەکو ئێمە لە ڕێ ئەو چیرۆکانەوە دووبارە خۆمانی تیا ببینینەوە ئەو بۆی یەکێکە لە بابەتە سەرێکیەکانی کە ئەبینین ئەو کەڵچەرە ئەو کەلتورەی کوردبوونەی کە هەمانە تیاتۆ کرێتەوە و تۆ بتوانانی ئەم فیلمە کاتێکە ناردە بۆ فیستیڤالە ناردە بۆ شوێنێکی جیهانی لە ڕێەوە بزانن کورچێ شوناسی چییە نەتەوەی کورچێ. باشە لە فیلمە بەشداربووەکانە زیاتر گرنگی بە چی دراوە؟ گرنگی بە ناوەڕۆک و لایەنە هونەریەکەی دراوە یان گرنگی بە چیرۆکەکە دراوە کە چیرۆکێک بێت بەڕاستی ڕووداوێکی ڕاستەقینەی نێو کۆمەڵگەی کوردی بێت؟ بەڵێ وڵا لە ڕاستیە هەموو فیلمێک ڕووداوی ڕاستەقینە لە خۆگرێ و خەیاڵیش لە خۆگرێت گرنگترین شت چیە لە فیلمە ژانرەکان جیاوازن ئەو کەسێک کە فیلمە دروستەکە ڕەنگە خۆی عاشقی تەکنیک بێت گرنگی بە تەکنیک یابێ کەسێک گرنگی بە چیرۆی جابێ کەسێک تر توانی بێتی ینی ڕۆڵی
ئەکتەرەکەی زیاتر نیشان نابێ ینی ئەوانە جیاوازیەک ئەبینی لەناو فیلمەکانە هەر ئەمە شەواکات کە فیلمێک خەڵاتی باشین ئەکتەر بێتەوە فیلمێک خەڵاتی مۆنتاژ بباتەوە فیلمە خەڵاتی دەنگ بباتەوە فیلمە خەڵاتی سینارۆ بباتەوە فیلمە خەڵاتی دەرهێنەر بباتەوە هەموو ئەوانە وای کردووە کە جیاوازبوونی دروستکە ئەو پرسیارەی جەنابی شەکردە ڕێک وەڵامەکە ئەوەیە باشە هەندێک سینەماکار هەم لە ناوخۆی کوردستانە کەواتە سینەماکاری کورد مەبەستم و سینەماکارانی جیهانیش کاتێک باز لە بەرهەمێنانی فیلمێکە کرێت یا کارێکی سینەماییە کرێت لە ڕێگەی مۆبایلەوە ڕخنەی ئەویان هەیە کە هەندێکیان ئەڵێن ئەمە کوواڵێتی کاری سینەمایی کوواڵێتی داهێنان و کوواڵێتی فیلمێکی باشی سینەمایی دا ئەبەزێنێت بەڵام ئەکرێت بڵێن ئەمە نەخێر داهێنانە ڕاستەقینەکە دەرەخات لە ڕاستیە هیچ شتێک لە سینەما و لە هونەرە ستاندارد نییە بۆی هەیە تۆ ئەو پێوەرانە بشکێنی کە بە ستاندار باسیەکەن ڕاستە هەر فیستیڤالە و تایبەتمەندی خۆی لە خۆگری ئێمە ناونیشانی فیستیڤالەکەمان ناومان ناو فیستیڤالی فیلمی کوردی مۆبایل یعنی دروستکردنی فیلم بە مۆبایل بۆیە ئەو فیلمانەی هەمویان کاسنە ڕێگاباری هەمی بە مۆبایل دروستکراوە بەڵام خۆ تۆ ناتوانانی ئەم فیلمانی کە بە مۆبایل دروستکراوی بێتە فیستیڤالێکی وەکو هۆلیوود یا بیبێتەکان یا بیتە فیستیڤالێکی جیاوازتر هەر لەسەر ئاستی شاری سلێمانی و لەسەر ئاستی نێودەوڵەتی و ئیقلیمیشە بۆیە کەوتۆتە سەر جۆری تایبەتمەندی فیستیڤالەکە چۆن ڕایئەگەیەنی بەڵێ ڕاستە جیاوازی کواڵیتی هەیە هیچ گومانێکیانە تەنانەت ئەگەر مۆبایلیش نەبێت هەر فیلمێکتر کە تۆ سێرەکەی هەستەکەی هەرێکەی بە کامێرەیە گوێنە ژیراوە کەواتە ئەو جیاوازانە شتێکی زۆر ئاساییە گرنگەوەیە تۆ فیستیڤالەکە چ مۆرچێکی وەرگرتو تە لە ڕێی ئەو مۆرکەوە ڕائەگەینی چ جۆرە فیلمێکێتە ناو فیستیڤالەکانەوە بۆیە ناکرێ من ئێستا فیلمێکی مۆبایل بێنم بچم لەگەڵ فیلمێکە کا بە تەکنیکی بەرزکراوە بەراوردی کەم نەخێر بەڵام خۆتوانم چیرۆکەکی بەراوردکەم خۆ نواندنکارەکەی ناوەی هەر هەمان ئەکتەرە ئەگەر لە بەردەم کامێرێکی زۆر پرۆفشنال بێت لە بەردەم مۆبایلەکە بێ ئەو ئەکتەر هەر ئەکتەرەیە کەوتۆتە سەر توانە و بەهری خۆی چیرۆکێک بە مۆبایلێکی بێجێڕیتەوە بە کامێرێکی بەرزی بگێڕێتەوە چیرۆکەکە هەر چیرۆکەکە خۆ دەستکاری ناکرێت بۆیە جیاوازیشی هەیە بەتێچوویەکی زۆر کەمتر بەتێچوویەکە گەنجێک کە حەزی بۆ سینەما هەیە حەزی بەداهێنان هەیە و داهێنانێک لە ناخیا هەیە بتوانێت دەرەقەتی بێت ئێمە زۆربەی جار گەنجەکان گلەی واکەن ئەڵێ تەکنیکی بەرزم لە بەردەسانیە ئەڵێ ستافم نییە پارەم نییە ئەم دروستکردنی فیلم بە مۆبایلە هەموو ئەوانە بۆ ئاسانەکان وات لێکە کە تۆ بتوانیت هەلێکە بۆ بەڕەخسە یان من وتم هەبوو پارێکم فیلمی بووە خەڵاتی بردووە فیلمی تری دروست کردووە نەک بۆ فیستیڤالە بۆ فیستیڤالی تریش ێکەواتە تۆ شتەکە دروست کرد ینی بۆت ئامادە کرد کەشەکە بۆ ئامادە کرد تەنانەت لە جیهانیشە ینی ئەمە فیستیڤالی دروستکردنی فیلم بە مۆبایل تەنها لە کوردستانە ینی وەنیە بە داهێنانی کوردستان بووە لە ئەوروپاش کراوە پێشتریش هەبووە و زۆر دەرهێنەر هەیە هەر خۆی حەزەکە بە مۆبایل فیلم دروستکە بۆیە ئەکرێت جیاوازیەکە نەکەین چونکە جیاوازیان هەیە بەڵام کاتێک کە ئەچێتە ناو فیستیڤالەکە و تایبەتمەندی خۆی وەرەگرێ قورسایی خۆی هەیە و بە دڵنیای شەوە ئێڵم کە قورسایی خۆی دانێ کاک شادمان هێشتا فیلمەکانمان نەبینیوە تاکو جیاوازی بزانین لە نێوان فیلمە بەشداربووەکانی خولی یەکەمە بەڵام جیاوازیەکە هەر دەستپێکی فیستیڤالەکەەوە ئەبینرێت کەواتە جیاوازیتان کردووە لەگەڵ خولی یەکەمە هەندێک کەم و کوڕی هەبێت هەندێک ڕەخنە هەبێت لە خولی یەکەمە ئێستا هەمووی پڕکرابێتەوە کێشەیەک نەبێت گومان لەوە دانیە هەر پرۆژەیەک هەر مەراسیمێک هەر فیستیڤالێک هەر شوێنێک ئەنجامی بە لایانی کەم ساڵی دووەم ئەگەر بەردەوام بێ لەسەری ئەبێت جیاوازی تیا دروستکات ئەبێ پێشکەوتنی تیا ئەنجام بە من بە دڵنیای بەدەڵام دامەزراوی ویم ئەوانەی جێبەجێ کردووە بە هەوڵی هەموو ئەو ستافانەی کە لەوێ کاریان کردووە بە تایبەتی ینی مادووبوونی دەستگای میدیایی کورسات و سیتی سینەما دامەزراوی ویم کە بە سپۆنسەری ئەو دوو شوێنە بەڕێزە ئەو کارەی ئەنجاماوە هەموو ئەمانە دەرگایەکی باشی کردووەتەوە لە بەرامبەر ئەوەی کە تۆ بتوانی فیستیڤالێکی باش فیستیڤالێکی بە چاک بەڕێوە ببیت و ئێمە وەکو بڵێ پایەکەمان داناوە پایەکەمان جێگیر کردووە لەسەر ئەساسی ئەم پایە ئێستا وردە بەهرەدارەکانی لێ دەرەخین ساڵی پار بەهرەدار دەرخرا ئەمساڵ بەهرەداری ترمان ئەبینین لەمڕۆ لە سبەینەیە و ئیشەڵا لە خولی سێما ئیشەڵا خۆی گەورە تەمەنی هەموو کەسێک لە شتاخکە و فیستیڤالەکە ببینەوە خولی سێمیش بەردەوامی بێت ئەو کاتە ئەبینین کە فیستیڤالەکە ئەنجامی باشی هەبوو و توانیوێتی خزمەتێکی لایانی کەم بە کەڵچەر و هوەری وڵاتەکەمان کردبێ بەبێ جیاوازی چونکە لە بیرمان نەچێت ئەم فیستیڤالە تەنها بۆ شاری سلێمانی نییە ڕاستە لە شاری سلێمانی بەڕێوەچێت وەکو فیلمە بەشداربووەکان تەنیا گەنجانی شاری سلێمانی بەشدار نین لە سەرجەم شار و شارچکەکانی درەوە فیلم هاتووە ساڵی پاریش هاتووە تەنانەت لە ئەوروپاشەوە یعنی ئێمە کاتێکە ڕامان گەیاندووە ئەو فیستیڤالە بۆ هەموو تاچێکی کووردا بۆ هەموو گەنجێکە بۆ هەموو سینەماکارێکی نوێیە بۆ سینەماکارێکی بە ئەزمونداریشە هەموو ئەمانە
حساب و کتابی لەسەر کرا و ئێمە دڵمان خۆشە کە ئەبینین شتەکان باش ڕۆشنە دەبێت. دەست خۆش کاک شادمان لە کۆتاییە کاتەکەیمان پێ بڵیت ئەمڕۆ کەوەکو دەستپێکی فیستیڤالەکە و ڕۆژی یەکەمی فیستیڤالەکە کاتەکەی کێیە و سبەینێ کێ بێت؟ ئەمڕۆ 6:30 ڕۆژی یەکەمی خولی دۆمی فیستیڤالی فیلمی کوردی مۆبایل بەڕێوە چێ کە لەلایەن دامەزراوی بیم و بە سپۆنسەری میدیای دەستگای میدیای کورسات و هەروەها سیدی سینەما بەڕێوە دەبرێت. دەست خۆش کاک شادمان وەکو وتەبێژی خولی دووەمی فیستیڤالی فیلمی کوردی مۆبایل کە لەگەڵمانەوەیت سپاس بۆ تۆ. سپاس بۆ ئێوەش مادوو نەبن. دەستە خۆش بێت. ئازانی مەلەگەڵتان بەردەوامی دەچینە بەشێکی شوێنێکی تری فیستیڤالەکە هاوکارم سۆنیا چاپێکەوت نەکات لەگەڵ چەند کەسێکی ترە هەر لە فیستیڤالەکە و هەر لە سیدی سینەما ئەمێنینەوە بۆ گواستنەوەی ڕۆژی یەکەمی خولی دووەمی فیستیڤالی فیلمی کوردی مۆبایل. سۆنیا سڵاوت لێ بێم کاتەوەش. بەڵێ سۆنیا بەداخەوە بە ئەوەی کێشەیەکەوە نەمانتوانی هاوکارم سۆنیا وەربگرین بەڵام ئاگادارتان نەکەینەوە هەموو ئەو کەسانی کە عاشقی فیلمن عاشقی سینەمان و عاشقی سینەما و فیلمی کوردین ئەتوانن بێن و بەشدار بن لە خۆلی دووەمی فیستیڤالی فیلمی کوردی مۆبایل کە ئەمڕۆ لە خولی دووەمە یەکەم ڕۆژی چالاکیەکانە یەکەم ڕۆژی نمایشکردنی فیلمەکانە 15 فیلم لە ڕکابەرێکی بەهێزدان لە سیتی سینەمای شاری سلێمانی کە ئەم 15 فیلمە جیاواز لە فیلمەکانی خولی یەکەم بەهێزتر بەشدار بوون بە چیرۆکی بەهێزتر بە تەکنیکی بەهێزتر بەشدار بوون لە خولی دووەمە و ڕکابەرێکی بەهێزەکەن بۆ بردنەوەی خەڵاتەکان لە خولی دووەمی فیستیڤالی فیلمی کوردی مۆبایل. ئەچمەوە لای هاوکارم سۆنیا دووبارە سڵاوت لێبێ. بەڵێ ڕەوەن سڵاوتان لێبێ. ئێستێمە لە بەشی دەرەوەی ستەیجەکەی لای ئێوەین لێرە سەرقاڵی ئامادەکاریەکانن بۆ بەڕێوەچوونی دووەمین خولی فێستیڤالی فیلمی کوردی مۆبایل کە بە سپۆنسەری دەستگای میدیای کورساتە. لێرە ستافەکە بەباشی سەرقاڵی کارەکانی خوانن وە بڕیارە ئەمڕۆ 15 کورتە فیلم کە بە مۆبایل وێنە گیراوە نمایش کرێت بێگومان ئەو نمایشی فیلمەکان بەسەر دوو ڕۆژی فێستیڤالەکەیدا بەشە بن. ئێمە ئێستا خاتوودیدارمان لەگەڵایە کە هەم ئەکتەرە و لە فێستیڤالەکەشا پێشکەشکاری فێستیڤالەکەیە دیدارگیانەگەر فەرمی بیتە لای ئێمە. سڵاو لێبێ چۆنی دیدارگیان؟ سڵاو سۆنیاگیان تۆ چۆنی؟ زۆر سپاس. ئەمڕۆ بە چلوبەرگێکی کوردی جوانەوە دەرەکەین. زۆر سپاس بێگومان کوردین و ئەم بۆنانەش پێویستەکە کە بە کوردیانە بەشداری تیاکەین. دیدارگیان پێم بڵێت ڕاستە تۆ پێشکەشکاری ئەم دوو ڕۆژەی ئەم فێستیڤاڵەی تا چەند ئەم هەلە گرنگە بۆ گەنجان کە بتوانن فیلمەکانی خوان لەسەر شاشی سینەماکان ببیننەوە. بێگومان فێستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل بە بۆچوونی من هەر ئەوەی کە بڕیاریشەما و لەگەڵ یانام و زۆر بەدڵ کاریان لەگەڵاکەم بێگومان گرنگی تایبەتی خۆی هەیە لە لای من لەبەرەوەی نەک تەنها بۆ گەنجان پێم وایە بۆ ئەزمونونەکانیش بۆ فیلم سازە ئەو بە سەرکەوتوانی کە بەردەوام کاریان هەیە لەبەرەوەی ئێمە هەمیشە بە بەردەوامی کێشەی بودجە و لانی داراییمان هەیە لە دروستکردنی کارێکی هوەریە. دروستکردنی فیلمێک بە مۆبایل ڕاستە کەمێک لایانی دارایی پێویستە بەڵام وەکو ئەوە نییە کە تۆ ستافێکی گەورە و تەکنیکی زۆر بەکاربێنی بۆیە مۆبایلەکەەوە ئاکا کە تۆ بوێربی لە دەستدانەوەی کە ئەو چیرۆکەی لە خەیاڵ تا هەیە و بیکەی بە فیلمێک لە ڕێگەی مۆبایلەکانەوە بۆیە بۆ گەنجان زۆر گرنگە و بۆ فیلم سازانیش بەڕاستی گرنگە. تو خۆت ساڵانێکە ئەزمموی کاری ئەکتەریت هەیە دیدارگیان پێمان بڵێ ئەگەر بێت و گەنجێکی دەرهێنەر ستافێک بێن فیلمێک دروستکەن فیلمەکە و کۆم فیلمانی ئەمڕۆ کە بە مۆبایل وێنە گیراون داوای کاری نواندن لە تۆ بکەن تا چەند بەلاتەوە باشە بێت کە بتوانانی تۆ ئەو فیلمە ئەو چیرۆکی کە هەیە لە ڕێگەی مۆبایلەوە وێنە بگیرێت. بۆنا ئەوە شتێکی زۆر باشە و بە خۆشحاڵیەوە دوایەوەی کە چیرۆکەکەم زانی چیە خوێندمەوە چیرۆکەکەم بەدڵ بوو و پاشان کارکتەرەکەم بەدڵ بوو بێگومان بۆنا ئێمە لە گەنجەکانەوە ئەوانەی کە لە دوای ئێمە دەستیان کردو بەکار بێگومان لیانەوە فێرە بین بڕواکە زۆر بیرۆکی باشیان هەیە زۆر ئەگەڕێن زۆر بیرەکەنەوە وردن لە کارکردنا بۆ ئەگەر چیرۆکەکەم بەدڵ بێ و کارکتەرەکەم بەدڵ بێ بێگومان کاریان لەگەڵاکەم.
دیدارگیان وەک دەزانین لە ئێستا کۆمەڵی گەنج هەن کە سەرقاڵی بواری فیلم سازین حەزەکەن ئەو بەهرە و خولیایی کە هەیەە بچنە پێشەوانە تۆ وەکو کەسێک کە لەو بوارەی ئەزمونێت تا چەند هەوڵداوە هاوکاریان بیت تەنانەت وەکو خۆبەخشێکیش کاریان لەگەڵا لێرە خۆی خۆش نیە سۆنیا گیان باسی کەم کە بڵم تا چەندێک لەگەڵ ئەوانەی دوای من کە دەستیان کردو بە کاری هوەری یاخود ئەو خوێندکار بن یا هەر خۆیان ئەو خولیان هەبوو بێ دەستیان پێکرد بێ لەگەڵ یان نابووم کردومە و بە دڵنیاییش هەر بەردەوامە بم هەر ئەیکەم لە برەوەی کە تۆ دەستی کەسێک بگری کار بکە شتێکی کەم نیە و شانازیە بۆ خۆم پێش هەموو شتێک و زۆر حەزم لەوەیە زۆر خوێندکاری شەبۆ کە من لەگەڵ یان نابووم بەدڵ کارم لەگەڵا کردوون خۆ بەخشانش چاوەڕێ هیچ شتێک نیم تەنها ئەو کارەکەی ببینم لە سەرکەوتنایە وەک ئەوەیە کە خۆم ئەو کارم کردبێ پێکمان هاوکاریانە بوو کاتە پێشنیاری تۆ چییە بۆ ئەوان تاوەکو بتوانن لە کارە جوانەکانیان بەردەوام بن پێشنیاری من ئەوەیە کە نەترسن بوێر بن چیرۆکێکیان هەیە ئەگەر لە بیرکردنەوەیانە لە خەیاڵیانە هەیە بیخەنە سەر کاغەزێک و بینوسن و پاشان گەر هیچیان دەست نەکەوێت هیچ داهاتێکیشیان نەبێت ئەو تا ئێستا ئەمڕۆ فستیڤاڵە دەست پێ ئەکادێکم ڕۆژی ئەبێت بێگومان ئەمە دەرفەتێکە بۆ ساڵانی تریش ئەتوانن بە مۆبایلەکانیان لە مۆبایلەکانەوە ئەزمون وەربگرن پاشان بڕۆن بۆ هەنگاوی تر دیدارگیان ئەمە بە دەرفەت زانین ئێمە ئامادەکاریەکان بۆ بەڕێوەچوونی فستیڤالەکە چۆن ئەوەک دەزانین پاش چەند دقەیەکی تر فستیڤالەکە دەست پێکە هیچ سپرایزی تایە تۆزێکمان پێ بڵێ لەسەر کارەکان سۆنیا نابێ نابشتی وە سۆنیاگیان سپرایزی تایە بێگومان پرۆگرامەکان هەمووی ئامادەیە زۆر بە وردی کاری لەسەر کراوە جوانترە و خۆشترە چێژی زیاترە فستیڤال بە سپرایزەوە و بۆ دڵە ڕاوکێەوە بۆ ئێمەش چاوەڕێکەین لەم دوو ڕۆژە بە ئەو دڵە ڕاوکیانە هەبێ و چاوەڕوانی شەبێ باشترە بە دڵنیایی سپرایزی شەبێت دەستەکانە خۆش بە دیدارگیان خۆشحاڵ من کە لەگەڵمانە زۆر زۆر سپاس بۆ کورساتی ئازیز کە هەمیشە سپۆنسەر و هاوکاری کارە هونەریەکانە زۆر سپاس دەست خۆش بە دیداریان بێگومان دیدار لێسا سەرقاڵە چکە پێشکەشکاری فەستیڤالەکەیە ڕەون لێرە لە دەرەوە ئامادەکاریەکان بەردەوامە بۆ بەڕێوەچوونی دومین خولی فەستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل بە سپۆنسەری دەستگای میدیایی کورسات ئەگەر هاوکارم لەگەڵمانە بێت وێنەکانتان بۆ بگوازێتەوە لە ئێستا ئامادەکاریەکان بەردەوامە بۆی فەستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل لە سیتی سینەمای شاری سلێمانی بەڕێوە بچێت لێرە ستافی دەستگای میدیایی کورسات ستافی ویم فاوندیشن سەرقاڵی ئامادەکاریەکانن بۆ ئەوەی کە بە باشترین شێوە بتوانن فەستیڤاڵێکی باش بەڕێوە بچێت وەک لێپرسراوانی ئەم فەستیڤاڵەش ئاماژەیان پێکرد کە 15 کورتە فیلم وەرگیراوە کە سەرجەم فیلمەکان بە مۆبایل بەرهەمهێنراون و بڕیارە لە ماوەی 2 ڕۆژی فەستیڤاڵەکەیە فیلمەکان نمایش بکرێن و پاشان کێبڕکێ بکەن بۆ بەدەستهێنانی خەڵات ڕەون من لە ئێستا دەگەڕێم بۆ لای تۆ دەستخۆش سۆنیا سوپاس بۆ تۆ سوپاس بۆ میوانەکەشت کە لەم بەشەی پرۆگرامەکەیە و بۆ گواستنەوەی تەواوی چالاکیەکانی ڕۆژی یەکەمی خولی دووەمی فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل لەگەڵمانە بوون دامەزراوەی ویم با سپۆنسەری دەستگای میدیایی کورسات هەروەها سیتی سینما خولی دووەمی فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل بەڕێوە دەبات من لەگەڵتانە ئەمێنمەوە بۆ گواستنەوەی تەواوی چالاکیەکان و لەم بەشەی بەرنامەکەیە میران ئازاد وەکو دەرهێنەر یەکێک لە فیلمەکان و لە هەمان کاتدا کە ڕۆڵی لە فیلمەکەی خۆشیە هەیە لە هەمان کاتا ڕۆڵی لە فیلمێکی تریشە هەیە بەشدارە بێ لەگەڵمان کاک میران فەرموو کاک میران سڵاوت لێبێ و زۆر بەخێر بیت پیرۆزبایی بەشداریکردنی فیلمەکەت لە یەکەین کە وەکو دەرهێنەر فیلمەکەت بەشدار بووە لە یەکێک لەو 15 فیلمەی لە خولی دووەمی فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایلە بەشدارە بێت زۆر سپاس دەکەم کاکڕەوەن سپاس بۆ ئەم دەرفەتە هەڵبەت خۆم بە خۆشحاڵە زانم کە لەم ساڵ لە خولی دووەمی فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل لە کۆی 15 فیلم بە 2 فیلم تایە بەشدارم هەستێکی خۆشمێ ئێمەش زۆر خۆشحاڵین و زۆر بەخێر بیت سەرەتا بە باسێک لەو فیلمە بکەین کە بەڕێستان دەرهێنەری فیلمەکان و لە هەمان کاتدا لەو فیلمەشە ڕۆڵت هەیە باسێکی فیلمەکە ناوی فیلمەکە و چیرۆک و ناوەڕۆکی فیلمەکە بەڵێ فیلمی 2 دینار بە تەنیا کورتە فیلمێک نییە بەڵکو هەوڵ و تەقەلای گەنجێکی فیلمسازە کە لە نێوان خەونەکانی ژیانی خۆی و تێکەڵبوونی بە خەونە سینەماییەکانی و ئەو خەونە هونەری کە هەیەی کە دەرفەت بووی نەڕەخساوە کە کێشە و لەمپەر هاتۆتە بەردەمی هەوڵی ئەو گەنجە فیلمسازێ ئەگێڕینەوە کە بەردەوام ڕوبەڕووی کێشە و ئاستەنگەکانە بێتەوە لەناو کەرتی فیلمسازیە بەو جۆرەیە
کە هەمووکو دەرهێنەر هەمووکو ئەکتەری سەرەکی لەناو ئەم کورتە فیلمە بەشداری بکردو. دەستەخۆش بێت ئەگەر باسێکی فیلمەکەی تریش بکەین کە ڕۆڵت هەیە لەو فیلمەیتدا. بەڵێ بە خۆشحاڵیەوە کورتە فیلمی ماتماتیک کە تیا ئەوژە ڕۆڵی سەرەکیم بینیوە ئەویش بەڕاستی من حەزەکەم لێرە ئاماژە بە دووشت بەم لەوەی کە ئەو تیمەی کە لە هەردوو فیلمەکەیان من بەریان کەوتوم کە بەتایبەتەوەی فیلمەکەی خۆمیان بەڕاستی تیمێک بوون زۆر دڵسۆزانە زۆر هاوڕێیانە هاوکارانە هاوپیشەیانە هەمووی بەیەکەوە بە یەک تیم هەموو ئیشی باشی کردووە کەسە لە لای خۆیەوە هەوڵ و توانای خۆی خستۆتەگەڕ بۆ ئەوی باشترینی خۆی ئەنجام بات بەڕاستی. وە لەناو فیلمی ماتماتیک شا بە هەمان شێوە ینی تیمێکی باش دەرهێنەری باش و ئەو وێنەگریا هەمووی کەسانی زۆ باش بوون ئاسوودەی ئەوەی کە ئاسوودەیەکت بۆ فەرەهەمەکەن کە تۆ ئیشی خۆتی تیا بکەیت دڵسۆزی خۆتی تیا نیشان بێت. بە خوشحاڵیەوەی تر بەیوام لەم دوو ڕۆژە دەفەت بێ بۆ بینەران و ئامادەبووان کە بتوانن فیلمەکان ببینن. بەڵێ کاک میران تەحەدای سەرەکی لە فیلمێکە کە لە ڕێی مۆبایلەوە بە تێچوویەکی کەم بەرهەم بهێنرێت تەحەدای سەرەکی لەم کارەیە چییە؟ بەس ئەوەی چی ئەبێتە ئاڵنگاری لە بەردەم تا کە فیلمێک کارێکی سینەمایی لە ڕێی مۆبایلەوە بەرهەم بهێنیت؟ بەڵێ زۆر کات لایەنی مادی لەناو فیلمەکانە ئەبێتە لەمپەرێک ئەبێتە کێشەیەک بۆی ئاستەنگێک دروست دەکات کە تۆ نەتوانی ئیشەکە بەرهەم بێنی. لەوانەیە سەرەتایەکان وەکو نووسین تەواو بکەیت وەکو ئامادەبوونی ستافەکە ئەوەش تەواو بکەیت بەڵام لە دواتر قۆناغێک کە قۆناغی بەرەمێنانە لە ڕووی مادیەوە تۆزێک ئاستەنگیت بۆ دروستە بێت کەوی کە نەتوانی ئیشەکەت پێ بگەێنی بەرهەمی بێنیت. بەڵام خۆشبەختانە ئەوەی کە لەم فستیڤالایە هەیە و لەوەی خولی یەکەما کە وەکو بینەرێک توانیم کۆی گشتی فیلمەکان ببینم هەستم بەوە کرد کە تۆ ئەتوانی ئەگەر دەرچەیەک هەبێت هەلێک هەبێت بۆت بڕەخسێ با هینەکەش موبایل بێ موبایل شتێکی کەم نییە و بەڕاستی ئێستا لە ڕووی تەکنەلۆژیا و ئەوانەوە چوینەتە ئاستی عنی پێشکەوتنی باشی بەخۆی بینیوە تۆ ئەتوانیت ئیشی خۆت بگەی ینی ئەو نیەتە ئەو پەیامی کە هەتا ئەو وێنەی کە بلاو دروست بۆ لە خیاڵی خۆتە ئەتوانی بیگەێنی بەڕاستی. حەز گەیشتوتەوە خاڵی کە وەکو دەرهێنەرێک کارت لە فیلمەکەی خۆتا کردووە بڵێ خۆزگا ئەم کارم یان چیرۆک و ناوەڕۆکی ئەم کارم ئەگەر لە ڕێی کامێرایەکی کوالەتی بەرزەوە بووایە ستافێکی باشتر من بەردەسا بووایە بتوانم باشتر چیرۆکەکە بگەێنم ناوەڕۆکی فیلمەکە بگەێنم خۆزگە مۆبایل نەبووایە یان نەخێر مۆبایلیش هەمان کاری بۆ کردووی. ڕاستی من لەگەڵ هاوڕێی خۆمە ساکار کە وەکو هەم فێرز ئەیدی وەکو یاریدەدەر یەکەمی دەرێنەر و هەم وەکو سینارز لەناو ئیشەکەیەکە لەگەڵ مابوو لە ئەوەڵی نووسینەوە ئێمە بەو نێتەوە ئیشمان کرده بوو ئیشەکە بۆ ئەم فستیڤالەیە بەڵام ئەوەی کە تێڕوانینێک یا بیرکردنەوەی چوامان بۆ دروست بێ لە برەوەی کە بڵین خۆزگە ئەم چیرۆکە هی ئەوەیە یعنی ئەوە هەڵەگرێت کە یعنی پرۆدەکشنێکی بەرەمێنەرێکی گەورەی لە پشتەوە بێ یا بە ئەجیزە و کۆمەڵێک پرۆدەکتی باشتر ئیشی تیا بکەی نا ئێمە بە هیچ جۆرێک ئەوەمان لا دروست نەبوو لەبەرەوەی ئێمە وەکو باسم کرد ئەو تیمەی کە هەین زۆر بە گەرم و گوڕی یعنی زۆر بە دڵسۆزی کە ئیشەکان ڕائەپەڕێنی لەناو خۆمانە ئەو هەلی بۆ ئەوە نەڕەخسانەوە کە ئێمە بیرکەینەوە لەوەی کە بڵین خۆزگە بە مۆبایل نەبووە بە کامێرە بووە و بەرەمێنەرێکی باشتر لە پشتمانە وەکو دەرهێنەرێک و لە هەمان کاتە وەکو ئەکتەرێکیش کە فیلمەکەتان بەشدارە لە خولی دومی فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل خەونی تۆ چییە بۆ داهاتووی سینەمای کوردی و بە تایبەت بۆ ئەم فستیڤاڵە؟ ئەگەر لەوەی کۆتاییتەوە باسی بکەم بە هیوام و هیوادارم لە نمونەی ئەم فستیڤاڵەیان هەر ئەم فستیڤاڵە خۆی ساڵانی دواتر و دواتریش هەر بمێنێتەوە و ئاسی باشتر پێشکەش بکە و فیلمی باشتر بێتە ناوەوە بە هیوام کە ئیشی زۆر باشتر ببین لەناو ئەم فستیڤاڵانەیە دەرچەیەکی زۆ باشە هەلێکی زۆ باشە بۆی کە تۆ بتوانی ئیشی تیا بکەیت داهاتوویەکی ڕۆشن ئەبینم لەمەیە چکە بیاین بڕاب کە ئێمە لەناو سەرسێتی خۆمانە لەناو ئیشی خۆمانە من لە سا ئەگەر بیکەی بە ڕێژەیەک لە سا هەشتا بۆنەوەی هەمووی خۆبەخشی هاوکاری بەیەکەوە ئیشمان کردووە تەنیا چەند لایەنێکی تەکنیکی نەبێت لەوی کە وەکو سپۆنسەر ئێمە توانیمان بێنی لەناو ئیشەکەەوە ئەو فەراغانی پێ پڕ بکەینەوە. دەست خۆش بێت چۆن پێوزانی کە فستیڤاڵێکی لەم جۆرە هەیە بۆ خولی یەکەم بەشدار نەبووی تۆ کاک میران بەشدار نەبوویت بۆ خولی دووەم بەشدار بوویت چۆن بوو بەشدار بوویت چۆن بیر لەوە کردەوە کە فیلمێکت هەبێت بەرهەمێکت هەبێت لەم خولی فستیڤاڵەکەیە بەشدار بێت؟ ڕاستە من ساڵی پار بەداخەوە
لە ئاخیر و ئۆخریەکەی بوو کە من زانیم فستیڤالێکی وا هەیە و هەرچەند ئەگەر هەوڵماننا سینناریۆکشمان هەر داڕشتەوە بۆی کە ئامادەی بکەین و بتوانین بۆ فستیڤالەکەی ئامادە بێت بەڵام بەڕاستی فریانە کەوتین لە دوای من ئەتوانم بڵێم پاڵپشتێکی باشتر بوو بۆ من پاڵنەرێکی باشتر بوو لە خولی یەکەمە بۆی لە خولی دووەمە بە ڕۆحێتێکی باشەوە بە هێزێکی باشەوە بێمە ناوەوە هەم لە ڕووی دەرهێنەرەوە وەکو فیلمەکەی خۆم وەک یەکەم ئەزمونتیایە بەشدارم توانا و تەقەڵای خۆم بسەلمێنم هەمیش وەکو ئەکتەری سەرەکی و هەمیش وەکوی کە فیلمێکی تر هەبووە فستیڤالەکە نەبوو ڕێگر بۆی کە من لە فیلمێکی تریشە هەم ڕۆڵ ببینم و توانای خۆم وەکو نواندن نیشان بە هەر بەشداریکردنت لەم خولەیە لە کەیکێکیت لەو 15 فیلمە فیلمەکە یەوەیەکە لەو 15 فیلمە خەڵاتێکی گەورەیە بەڵام چاوەڕێکیت لە دووەم ڕۆژەی فیستیڤالەکەیە کاتێک ناوی هونەرمەندەکانە خوێنرێتەوە سینەماکاران دەرهێنەر ئەکتەر چیرۆکی فیلمەکان خوێنرێتەوە چاوەڕێکیت ئێوە چ خەڵاتێک بەرن بەڕاستی من هەمیشە لە سەرەتای دەست بەکاربوون و لەناو کای هونەرە وەکو هەموو لایەنەکانی هەمیشە خەون و تموح و ئەو هێزەی کە لەناو منە هەیە هەمیشە حەزەکەم میران وەکو نواندن بڕاتە پێشتر چ لە ڕووی یعنی کاری شانۆییەوە چ لە ڕووی کاری تیڤی و سینەماوە هەمیشە وەکو لایەنی نواندن کە بڕوات بەڵام ئەمە هەلێک بوو بۆ من کەوتم پێم خۆشە لەگەڵەوە هاوڕێیانەیە کە بەڕاستی زۆر ئەمەوێت لێرەوە سوپاسی ساکار بکەم سوپاسی شایوان بکەم چکە هاوکارێکی باشی من بوون بۆی کە وەکو یەکەم تەجروبە وەکو یەکەم ئەزمموی خۆم لەناو کایی دەرهێنانە لە کورتە فیلمێکە کە بەڕاستی کورتە فیلم هەت خۆی قورسە بۆ نییە کورتە فیلمە بەس بەڕاستی کورس و هێزی خۆی هەیە هەمیشە حەزەکەم میران وەکو نواندن بڕوا بەرەو پێشتر ئیتر لە سبەی نێژ لە دوایەوە کە خەڵاتەکان دینەکرێ بە هیوام خەڵاتی باشترین ئەکتەری کوڕ هی میران بێت هەر لە ئێستا پیرۆزبایتان لەکەین کە فیلمەکەتان بەشدار بووە لەم خولەی فیستیڤالەکە سوپاس بۆ تۆ سوپاس بۆ ئامادەبوون سوپاس بۆ کورسات سوپاس بۆ تۆ ئازانیم لەگەڵتان بەردەوامین بۆ گۆستنەوەی چالێکەکانی ڕۆژی یەکەمی خولی دووەمی فیستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل بەڵام لە ئێستایە پشوێکی زۆر کورد وەرەگرین و ئەگەڕینەوە لاتە دووبارە سڵاوتان نەبێت و لەگەڵتان بەردەوامین بۆ گواستنەوەی چالێکیەکانی ڕۆژی یەکەمی خولی دووەمی فیستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل کە دامەزراوەی ڤیم بە پاڵپشتی دەستگای میدیایی کورتسات و سیتی سینەما ئەم خولەی فیستیڤالەکە خولی دووەمی فیستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل بەڕێوە ئابات سینەماکاران ئاشقانی سینەما هونەرمەندان ئەکتەر و دەرهێنەرەکان و ئەوانەی کە لە فیلمەکانە بەشدار بوون ئەوانەی کە لە فیلمەکاندا ڕۆڵیان هەیە هاتوونەتە سیتی سینەما بۆی کە لە ڕۆژی یەکەمی فیستیڤاڵەکە بەشدار بن ئەچین لای بەشێک لە دیمەنەکانی دەرەوە کە ئێستا ئامادەکاریەکان کۆتایی هاتووە و چاوەڕێن کە میوانەکان تەواو بگەن بۆی کە فیستیڤاڵەکە دەست پێ بکات. بەڵێ لەگەڵتان بەردەوامین ئەوەی کە بینیتان ئەمە دیمەنەکان بوون کە بەشدار بوون چراخان سڵاوە دەبێ بەخێر بێت لەم بەشەی بەرنامەکەیە چرا ئەحمەدمان لەگەڵایە کە ڕۆڵی هەیە لە ڕۆلی سەرەکی هەیە وەکو ئەکتەری سەرەکی لە یەکێک لە فیلمە بەشدار بووەکانێکێکە لەو 15 فیلمەی کە لە ڕکابەرێکی بەهێزدان بۆ بردنەوەی خەڵاتەکان لە خولی دووەمی فیستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل چراخان سڵاوت دەبێ و زۆر بەخێر بێت. من زۆر سپاس دەکەم پیرۆزبایتان لەکەین کە فیلمەکەتان بەشدار بوو لەم خولەی فیستیڤاڵەکەیە پێمان بڵێ جیاوازی خاڵی جیاوازی فیلمەکەی ئێوە چی بووە کە لیژنەی داوەران بڕیاریاندا لە نزیکەی 200 فیلم کە ناردبیان لەم خولەی فیستیڤاڵەکەیە بەشدار بن بەڵام فیلمەکەی ئێوە
یەکێک بوو لەو 15 فیلمەی کە بەشدار. کاگڕۆن سپاس بۆم بەرنمەیەتان دەستخۆشیتان لێ یەکەم جیاوازێکی ئێمە ئەوە بووە هەمیشە لەناو کوردەها دەیم پشتگیری لە خانمان ئەکرێت و هەر چۆن بڵێ تونوتیژی خانمان هەیە و یەکێتیها ژنان و ئەوانە هەیە فیلمەکە ئێمە زیاتر جەختی لەسەر ئەوە کردێتەوە کە تونوتیژی بەرامبەر خانمان ئەکرێ ئایا کۆمەلگا ئەو کاتی کە تونوتیژی بەرامبەر خانمان ئەکرێ نابێ بێدەنگ بن بەڵام من لەو فیلمەیە دەوری دکتۆرێکم ئەبینی دکتۆرەیەک توێکاری لەسەر تەرمی مردوویەک ئەەکەم کە دراوسی خۆمە نەچوون بەهانایەوە و دواتر هەم لایەنی دەرونیم هەم لایەنێکی ترم یعنی بیر ئەەکەیتەوە کە نەچوی بەدەمیەوە و عذابی وجدان ئەچێژیت. باشە دەستی خۆش بێت چاوەڕێ چیەکەن ئێوە بۆ فیلمەکەتان کاتێک فیلمەکەتان نمایش کرا بینەر بە چه هەستێکەوە بینەری دیمەنە کۆتاییەکانی فیلمەکەیەوە بێت. فیلمەکەی ئێمە ئەوەیە ها بینەران شۆک ئەکات و لە مێشکیانە ئەمێنێتەوە کاتێک تونوتیژی بەرامبەر خانمێکە کرێت و ئەم دکتۆرەیە نەچۆ بە دەمێەوە دواتر تەرمەکە یەتە بەردەستی خۆی و لە مشکی بینەرە ئەمێنێتەوە. باش لە باشکردنی خەڵاتەکانە چاوەڕێی چیەکەن چاوەڕێکەن خەڵاتەکان ئێوە وەکو ئاکتەر وەکو دەرهێنەر چ خەڵاتێک بەرن؟ ئیشەڵا خەڵاتێکی نایاب ئەبینەوە بە هیوای ئەوە. باشە چراخان لە سەردەمێکین کە زیرەکی دەستکرد ئای کۆنتترۆڵی کردووە بە تایبەتی لە سینەمایە کاریگەری زۆری هەیە لەسەر سینەما لەسەر بەرهەمە سینەماییەکان و فیلمەکان ئەکرێت بڵین بۆ ئەم کارانە تا چەند پێویستە ڕۆڵی ئای وەربگیرێت وە سوود لە ئای لە زیرەکی دەستکرد وەربگیرێت. مەبەست کاگڕەوەند لەوەیە کە چۆن بڵێت فیلمەکەی ئێمە ئەوەیە بۆ فیلمەکەیەوە بەگشتی مەبەستە ئەوەیە کە جیاوازەکەی ئەم فستیڤاڵە چییە؟ ئەوەیە گەنجان ئەتوان پەرا بەکارەکانی خۆیان بن لە داهاتووە بتوانن ئیشێکی پرۆفیشناڵکەن و سەرەتا ئێمە خۆت ئەزانی گەنجان ناتوانن سەرەتا لە کامێرەیەکی پرۆفیشناڵەوە دەست پێکەن و مەجبورن یعنی لە مۆبایلێکەوە دەست پێکەن بەڵام کاگڕۆن هیچ جیاوازێکی نیە تەنها ئەوەیە کامێرەیەک پرۆفیشناڵ بێ و تێچوێکی زۆری ئەوێ بەڵام بە مۆبایلەکەی دەستی خۆت هیچ تێچوێکی وایەوە تەنها ئەوانەی ئەکتەرانی کەتیایە بەشدارن ئەتوانی تێچوی ئەوانە بێت. بەڵێ دەستە خۆش بچراخان ئەچین لای بەشێک لە دیمەنەکانی دەرەوە میکای بینە نەمە دیمەنەکانی بەشی دەرەوەی سیتی سینەمایە کە ئێستا ئامادەکاریەکان بە کۆتا گەشتووە بۆ ئەوەی کە چالاکیەکان دەست پێ بکات چالاکیەکان دەست پێ بکات ئەما چالاکیەکانی ڕۆژی یەکەمی خولی دووەمی فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایلە کە 15 فیلم لە ڕکابەریەکی بەهێزدان بۆ ئەوەی کە بتوانن خەڵاتەکان بەرن و باشترین خەڵاتەکان بەرن ئەمەی کە ئەیبینین ئەمە داهێنانی گەنجەکانی ئێمەیە توانای هونەری گەنجەکانی ئێمەیە کە ئەتوانن بە تێچوێکی زۆر کەم نەک بە ستافێکی زۆر گەورە و بە ستافێکی زەبەلاح بەڵکو بە تێچوێکی زۆر کەم لە ڕێی تەنیا وێنەگرتنی مۆبایلێکەوە فیلمێکی زۆر باش بەرهەم بێنن کە نزیکەی 200 فیلم نێراوە بۆ ئەوەی کە لەم خولەی فستیڤاڵەکە بەشداری بکات بەڵام تەنیا 15 فیلم وەرگیراوە و 15 فیلم لە ڕکابەریەکی بەهێزدان. بەڵێ چراخانە گەڕێمەوە لای بەڕێزت گرنگی ئەم فستیڤاڵانە لە چیایە بۆ ئەوەی کە گەنجەکانی ئێمەش بتوانن بە تێچوویەکی کەمەوە بتوانن فیلم بەرهەم بێنن و ئەو داهێنانەی کە لە ناخی خۆیاندایە بتوانن جێبەجێ بکەن و بەرهەمەکانیان لە ئەم فستیڤاڵانەیە بەشداری کاگڕەوەند هیچ وەکو پێشتری ژوتم هیچ کامێرە و مۆبایلێکی دەستت و کامێرەکەی پرۆفیشناڵ بێت هیچ جیاوازێکی نیە تەنها چاوی دەرهێنەر دەورە بینێت گرنگە یعنی تۆ بتەوێت کارێکی جوانکەیت و بە تێچوێکی هەم زۆر بێ هەم کەم بێت چاوی دەرهێنەر گرنگە بتوانێت چۆن ئەو ئیشە بکات. باشە چراخان پێتان وایە کە ڕۆژێک بێت بەرەمێنان کاری سینەمایی بەگشتی فیلمی سینەمایی لە ڕێی مۆبایلەوە یاخود فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل ببێتە بەشێکی سەرەکی لە بازاڕی سینەمای کوردی؟ بەڵێ بەهۆی ئەم فستیڤاڵانەوە زۆر گرنگە چکە گەنجان ئەتوانن لە مۆبایلێکی دەستیانەوە بتوانن پەرە بەکارەکانی خۆیان بن و دواتر ئەتوانن لە کاری پرۆفیشناڵ و دواتر ئەتوانن کامێرەی گەورە بکڕن سەرەتا تۆ هیچ تێچوێکی وات نییە و هیچ مادیێکی وات بەدەستەوە نیە ئەتوانی بە لە ڕێگەی مۆبایلەکەتەوە بێت دواتر ئەگەر کارەکە و گەورە بوو پرۆفیشناڵ بوو ئەتوانی کامێرەیەکی پرۆفیشناڵ بکڕیت. باشە چراخان خاڵی قورس خوا خاڵی گرانی کارکردن یان بەرهەمێنانی فیلمێک لە ڕێی مۆبایلەوە چییە؟ قورسی بەرهەمێنانی فیلمێک لە ڕێی مۆبایلەوە چییە؟
وڵی زۆر ئاسانترە زۆر خۆشترە تۆ چکە لەبەر ئەوەی بێجگەل لە تێچۆکەی کاگڕەوەند هەر خۆشتریە بەدەستە و چکە جاری وا هەیە تۆ دەرهێنەر مخریج تۆ چۆن بڵێ تەسویرەیە گیان ئەوەی ئێمە ئەو کاتی ئەکتین ئەەکەین بەدڵی نییە ئەتوانێت بیسرێتەوە بەڵام کامێرەیەک تۆ ئەیهێنی کامێرێکی پرۆفیژنۆل ئەو ڕۆژە تەواوی ڕۆژەکە 600 دلار لێ ئەسەنێت دەست خۆش بێت چراخان لەگەڵمان بمێنەرەوە بەردەوامین لەگەڵتان بەڵام لەم بەشەی بەرنامەکە ئاچمەوە لە هاوکارم سۆنیا لە بەشێکی تری سیتی سینەما و لە بەشێکی تری چالاکیەکانی ڕۆژی یەکەمی خولی دووەمی فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل لەگەڵمانە بێت سۆنیا یەینەوە لای تۆ دووبارە سڵاو دەبێت. بەڵێ ڕەوەن دووبارە سڵاوتان لێبێ ئێستا ئێمە لە بەشێکی دیکەین کە هەر سەرقاڵی ئامادەکاریەکانن بۆ ئەوەی پاش نیو سەعاتێکی تر فەستیڤاڵەکە دەست پێ بکات ئامادەبوان بێنە ئێرە ئێستا ئێمە یەکێک لەو دەرهێنەری ئەو فیلمانەمان لەگەڵایە کە بە موبایل بێگومان فیلمەکەی بەرەم هێنا ئەویش بەڕێز هاوکار جەمال کابانە کاک هاوکارە گەر فەرمی بیت هێرا سڵاو لەبێ چۆنی باشی زۆر سپاس دەکەم ئێمە پێشتر لەسەرم فیلمە مقابلی تۆمان کردبوو لە ستۆدیۆی کورسات مەگەزین ئەمڕۆ ئەو ڕۆژەیە کە فیلمەکەت نمایشەکرا لە فستیڤاڵەکە چه هەستێکەیە؟ بێگومان هەرشتێکی زۆر خۆشە کە بۆ یەکەم جار فیلمەکەمان نمایشەکرا لەسەر هۆڵی سینەما و لەسەر شاشەی سینەمایە بۆ من ڕۆژێکی تایبەتە و هیواداریشم ئەو ئامانجە بگەێنم کە بیستومە. ئەم جۆرە دەرفەتانە بۆ ئێوەی فیلمساز تا چەند گرنگە تاوەکو بەهرەکانی خۆتان دەربخەن؟ بێگومان ئەم جۆرە هەم فستیڤاڵەکان هەم ئەو هاوکارانی کە کردوانین پێشتر بۆ ئێمە زۆر گرنگە کە بتوانین ئەو بیرۆکانەی هەمانە ئەنجامی بین پێی بگەین دروستیکەین و لە کەشێکی ئاوایە فستیڤاڵێکی ئەوە بۆ شوێ دروست کرێ بۆمان کە ئێمە بتوانین عەرزی تیا بکەین نمایشەکانی تیا بکەین زۆر گونجاوە بۆ ئێمە زۆر دەرفەتێکی تایبەتە. ئەمڕۆ تا چەند ئامادەکاریتان کردووە کە خۆت و ستافەکەت بەسەر فەرشی سوورە لە دووەمین فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل ڕێ بکەن؟ بێگومان ستافەکەم ئامادەیە ئامادەین هەروەها بەسەر فەرشی سوورا بڕۆین و ئامادەی نمایشی فیلمەکەشی. پێم بڵێ کارکردن بە مۆبایل چ جیاوازیەکی بە تۆ بەخشی و چ پەیامێکیشی بە تۆ گەیاند کە تا چەند جیاوازی هەبوو لەوەی کە تۆ بە کامێرەیەکی چوزانم کامێرەیەک بێت کە زۆر گرانبەها بێ کە تۆ کاری وێنەگرتنی فیلمەکەتی پێ بکەی بەراورد بۆی کە تۆ بە مۆبایلێک فیلمەکەت وێنە بگری. بێگومان ئەو فەرقە زۆرە بە لە چۆ بە کامێرایەک بۆ نمونە بە ئەلەکسایەک بیکە بە مۆبایلەکە و جیاوازیە زۆر گەورەیە بەڵام کاراسانی مۆبایلەکە لەوەیە بۆ ئێمە کۆمەڵێ پرۆسێسەری سەرسێت کەمترە کاتەوە بۆمان و تێچوو بەرەمێنانەکە کەمترە کاتوانی تۆ تەسەوەر کە ئەلەکسایەک بێنی بەکرێ باز ڕۆژانە لاوانێ 700 دلار بێت بۆ یەک ڕۆژ بێنی بەڵام مۆبایلەکە و تێچووی هەر نییە خۆ مۆبایلەکەتینە بەڵام گرنگ ئەدا و چای تۆیەکە تۆ توانی چ شۆتی نێ بکەی لەگەڵەوەش ها سیناریۆش گرنگە کە تۆ چیرۆک و بیرۆکەی فیلمەکەت بە جۆرێک بێت کە خۆی زمان حاڵی هەموو گێڕانەوەکەت بێت. بێگومان وایە چیرۆک تا چیرۆکەکە و گرنگ بێ و چۆنی گرتنی وێنەکە دیمەنەکان لە ئەسێ و کەسەیە کە چاوی بینێ و دەرهێنە لە چۆن پیشانی بینەریەیە بێگومان قوڵی چیرۆک و جوانی چیرۆک چ مۆبایل بێت چ کامێرا بێ گرنگەوە پامەکە و بگەینی پێ دەستەکانە خۆش بە هیوای سەر مەمنون سپەرنەخان سپاس دەکەم مەمنون. بەڵێڕەوەند ئەمەکی تر بوو لەو دەرهێنەرانی کە ئەمڕۆ خۆشحاڵە کە خۆی ستافەکەی بەسەر فەرشی سووری دووەمین خولی فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل بە سپۆنسەری دەستگای میدیایی کورسات تێدەپەڕنەوە دڵخۆشە کە ئەمڕۆ بۆ یەکەمین جار فیلمەکەی ئەو کە لە ڕێگەی مۆبایلەوە وێنەی گرتووە لەسەر شاشەی سینەماکان لە سلێمانی نمایشەکرێت. دەستخۆش سۆنیا سوپاس بۆ تۆ سوپاس بۆ میوانەکەشت کە لەم بەشەی بەرنامەکە لەگەڵمانە بوون. داهێنەرەکانی ئێمە سینەماکارانی کورد و کوردستان لێرەن لە سیتی سینەما لە شاری سلێمانی بەسەر فەرشی سووری خولی دووەمی فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایلە ئەڕۆن بۆ ئەوەی کە ئەمڕۆ کە دەستپێکی فستیڤاڵەکەیە دەستپێکی چالاکیەکانی فستیڤاڵەکەیە ئەمڕۆ فیلمەکانیان نمایش بکرێت 15 فیلم لە ڕکابەریدان بۆ ئەوەی خەڵاتەکان بەدەست بێن بەچمۆلای هاوکارم ببورە ئەچمۆلای میوانەکەم چرا ئەحمەد کە وەکو ئەکتەر ڕۆڵی سەرەکی هەیە لێکێک لە فیلمەکانی کە لەم فستیڤاڵەیە بەشداری کردووە. چراخان ئەگەڕێمەوە لای تۆ پرسیارێکی ترمان هەیە وەکو کۆتا پرسیار ئەکرێت بڵێن کە بەکارهێنانی مۆبایل لە فیلمەکاندا لە بەرهێنانی فیلمێکدا ڕووی ڕاستەقینەی
ئەکتەرەکان و ڕووی ڕاستەقینەی چیرۆک و ناوەڕۆکی فیلمەکان باشتر پیشانەیات ئەمە پێچەوانەی ڕخنەی هەندێک لە سینەماکارانە کە ئەڵێن بەرەمێنانی فیلم یاخود کارێکی سینەمایی کاری مۆبایل نییە بەڵکو کاری کامێرایەکی کوالەتی بەرزە. کاگڕەوەند نازانم ڕای هەنێک کەسەیە ئەڵێ موبایل هیچ کوالێتێکی وانە بەڵام بالعکس ئەو یعنی چۆن بڵێ من ئێستا دەورێم هەبووە ئەو دەورەی چرا ئەو دەورەی دکتۆرەکە موبایلەکە ڕووی ڕاستەقینەی من پیشانەیە نەک کامێرەیەکی پرۆفیشناڵ تۆ ئەتوانی لەو کاتەیە من خەلەلێکم هەیە ئەتوانی دەستکاریکەی ئەتوانی چاکیکەی بەڵام موبایلەکە ڕووی ڕاستەقینەی ئەکتەرەکە پیشان ئەیات. دەستە خۆش بێت چراخان سپاس بۆ تۆ سپاس بۆ گوزاریکردنت بە هیوای سەرکەوتن لە فیستیڤاڵەکەیە و زۆر سپاس ئینشاءالله دەستەکان خۆش بێت زۆر سپاس مەمنون. ئازانی ئێمە گەشتینە کۆتایی بەرنامەی کورسات مەگەزینی ئەمڕۆمان چالاکیەکان وردە وردە دەست پێکات وردە وردە سینەماکاران هونەرمەندان و ئەکتەر و دەرهێنەرەکان کە فیلمەکانیان لە خولی دووەمی فیستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل بەشدارە بێت دێنە سیتی سینەما بۆ ئەوەی کە چالاکیەکان دەست پێ بکات و نمایشی فیلمەکان دەست پێ دەکات. ئەم فیستیڤاڵە بۆ 2 ڕۆژ بەردەوامی هەیە سبەی سعات 3 لەگەڵ نمایشکردنی فیلمەکانە یاخود پێش نمایشکردنی فیلمەکان لێرە پانێڵێک بەڕێوەچێت هەر پانێڵێکە لە پەراوێزی نمایشکردنی فیلمەکانە و لە هەمان کادا سبەینێ خەڵاتەکان ڕائگەێنرێت و خەڵاتەکان بەسەر فیلمە سەرکەوتەکانە دابەشەکرێت و لە هەمان بە هەمان شێوە سبەینێش هاوکارم ساوێن کورسات مەگەزینتان پێشکەشەکات نەک لە ناو ستۆدیۆ بەڵکو لێرە و لە سیتی سینەما لە ڕۆژی دووەمی خولی دووەمی فیستیڤاڵی فیلمی کوردی مۆبایلدا هەمیشە شاد و بەختەوەربە.